سلام مامۆستاگیان من ناوم نور سەڵاح ڕەووفە تەمەنم سیانزە ساڵە لەبەرکردن و تەمرین و ئەژمێرکردن و بیرروڕام زۆر گۆڕا و خێرابینیش جاران سیڤیەک لاپەڕەم ئەکرد بە بینین ئێستا گەیشتوومەتە 190 لاپەڕەم خێرا خوێندنەوەی دەنگیش زۆر خۆش بوو بەلامەوە لە جاران باشتر بووم ئێستا ڕاهێنانی بیرکاریەکەش ڕاهێنانی بیرکاریەکەش زۆر خۆش بوو سەرنج و تەرکیزی زۆر گۆڕی لە ماوەی ژمارەکەش لە ماوەی 1 دەقەکەیە لە ماوەی 1 دەقەکەیە جاران ئەمتوانی 10 ژمارە لەبەر بکەم بە 1 دەقە ئێستا بە 1 دەقە ئەتوانم 20 ژمارە لەبەر بکەم ئینجا لەبەرکردنی بینینی جاران ئەمتوانی 5 دێر لەبەر بکەم بە بینین ئێستا ئەتوانم 10 دێر لەبەر بکەم بە بینینی اینجا بە سەبارەت بەوانە پەروەردیەکە زۆر سودمەند بووم سوپاسی مامۆستاکانم دەکەم سوپاسی مامۆستا ژینۆ و مامۆستا سروش دەکەم زۆر هیلاک بوون لەگەڵ ڕێزم سوپاسیان ئەەکەم سوپاسی مامۆستا دەکەم